هەموو درۆیە زۆر باشە دکتۆرە شتێکی تریشەیە هەر لە مەسلەی ئافرەتان و مەسلەی منداڵبوونەوەوانە ینی حەز دەکرێت لە ناو مجتەماعیمە خەڵکانێکەیە زەخت لە خێزانەکانیان دەکە کە دەبی بۆ نمونە بەس کوڕت ببی یان بەس کت دەبی ئەو حالەتانە هاتیتە لای تۆ هیچ گرفت بۆ دروست بووە لەسەرەوە ئەوە نییە برێ دەبی کوڕت ببی هەیە 6 کچی هەیە کابرا پێی خۆشە کوڕی ببێ وە نییە ئەگەر دەستنە دکتۆران تیان بگەینن برێ بابە کوڕ و کچ پیاو تەحدیدی دەکا کوڕ و کچ علاقەی مژنەکەیەوە نییە چونکە کڕۆمۆسۆماتی ژنان ئێکس و ئێکسە ئی پیاون ئێکس وایەکە لەگەر ئێکسە چی کوڕێ دروست دەکا ئێکسەکەی پیاوی لەگەر ئێکسی ژنەکەی کچێ دروست دەکا ئەو جا بەعزە پیاو هەیە یعنی خێزانی کوڕیان کەم دەبی سبب ئەوە نییە پیاوەکە ئەتوو بچیلۆی تەحدیدکە یان حتا ئەوانەی دەرێن وەرە IVF یعنی دانانەوەلۆ هەموو درۆیە تۆ تا کەنجین ئەو میلەتەیمە تێناگا بیست مەرکەزی زیاتر کۆرپە دانانەوەیان کردیتەوە و پارەی دزانی پێدرایە مختبەرەکەیان کردیتەوە ئەوەل کەس بوومە ئەمن IVF بینم